هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان کە دەزەگرێ بەو سوکانەوە پێویستە وەکو شۆڤێرێک یەکەم خاڵی چوونە ناو ئۆتۆمبیلەکەی هەست بە بەرپرسیارەتی بکات. چەند جارێک تووشی ئەو کێشانە بوویمە کە کەم تەرخەمیم کردێ لە نەگۆڕینی ڕوونی ئۆتۆمبیل سیارەکەم کوژاوە کە سیارەکەم کوژاوە سلفم لێدا پێ نەبووە لە سنایە تا ئێستا نە ئەشیای هەیە نە مەچینەشی هەیە. پێویستە هەر شوفێرێک ئاگداری سیارەکەی خۆی بی بزانی هیچ فۆڵتێک هەیە گڵۆپەک پێ بووە ئەگەر گڵۆپەک پێ بوو ئەکید ئەو گڵۆپە تەنبیهە لە بۆی کە شتێک هەیە لە سیارەکە. ئەگەر من وەکو شوفێرێک مەوێ بەڕێکوپێکی مامەلە بە ئۆتۆمبیلەکەم بکەم تەبعاً لە پێش هەموو شتێکە فاسی ڕۆن و ئاوی ئۆتۆمبیلەکە دەکەم. بەرنامەی ترافیک لە وەڵقەیە باز لە شۆفێری کارامە و لێهاتوو دەکات. دەمانەوێت بزانین شۆفێری کارامە کێیە و چۆن دەبێت بە شۆفێرێکی لێهاتوو تا نەبێتە هۆکاری ڕووداوی هاتوچۆ. ئایا شۆفێری تەنها لێخڕینە؟ ترافیکە وەڵقەیە بنەما و هەنگاوەکانی شۆفێری بۆ پاراستنی خۆی و بەرامبەرەکەی دەخاتەوە. ترافیک چەند لایەنێکی گرنگ لە چۆنێتی شۆفێریکردن و بەکارهێنانی ڕێگا و دڵنیابوون لە سەلامەتی ئۆتۆمبیلەکەت باز دەکات کە بە پابەتبوون بۆ ڕێنمای و هۆشداری بوونانە لەو هەنگاوانە دەتوانیت ببیتە شۆفێرێکی لێهاتوو سوودبەخش. ترافیک لە سەرەتادا چیرۆکی ڕووداوێکی هاتوچۆ دەگەڕێتەوە کە وەستانی بزوێنەری ئۆتۆمبیلێک ژیانی شۆفێرەکە و دەوروبەری دەخاتە مەترسی لە ئاکامی جۆنەدان بە بنەماکانی لێخوڕین و میکانیکی ئۆتۆمبیلەکە. چەند جارێک تووشی ئەو کێشانە بوویمە کە کەم تەرخەمیم کردێ لە نەگۆڕینی ڕوونی ئۆتۆمبیل و چێک نەکردنی سیارەکە و ڕۆژانە ئەو شتانە ئەو حاڵەتە تووشی زۆر کەس دەبن. ئەویش بە بۆنەی ئەوەی کە کەم تەرخەمن لەسەرەوەی تەمەشەی سیارەکانیان ناکەن ڕوونی سیارەکانیان ناگۆڕن. سیارەکەی من هەشت پستم بوو، هەشت سلندەر بوو، دەبا ڕوونی چاچی تێکەم لە بەرەوەی سیارەکە گرانبەها بوو. هەستام ڕوونی عادیم تێکرد. یەک دوو جار گڵۆپی ڕۆنەکە لە ناو گێتی سیارەکەم پیشانیدا. ئەویش نەڕۆشتم چێکەکی سیارەکەی بکەم تەمشەکی مەچینەکەی بکەم، ڕۆشتم گڵۆپەکەم کوژاندەوە بە کۆمپیوتەر. پاشان جاری دووەم پێ بۆ ئەو جارە وایارەکەم قرتان. پاشی دووسێ ڕۆژ کە هاتوچۆم دەکرد لە سەری چکە من ئۆتۆمبیل زۆر بەکاردێنم، هاتوچۆم دەکرد سیارەکەم کوژاوە کە سیارەکەم کوژاوە سلفم لێدا پێ نەبووە لە سنایە تا ئێستا نە ئەشیای هەیە نە مەچینەشی هەیە. یعنی تووشی زۆر حاڵەت بمەوە یەکەکە لەو حاڵەتانێک کە باسم کرد. زۆر زار تووشی ڕووداوی هاتچۆ بیمە لەسەرەوەی کە سیارەم بە سەریعی ڕۆیشتیمە سیارەم لێ کوژایتەوە لە ڕێ تقریبا 120 ڕۆیشتیمە سیارەم لێ کوژایتەوە خۆم پێ کۆنتترۆل نەکرێ کە سیارە دەکوژێتەوە سوکان ڕەق دەبیتن. چەند جارێک کێشەی کارەبایەتی هەبوو ئەویش لە کەم تەرخەمی خۆم نەڕۆیشتم چاکم نەکرد. هەتا ڕۆژێک لە ڕێگای هەولێر 120 لێ دەڕۆیشتم سیارەکەم سەعات 2:30 نیوەڕۆ بوو سیارەکەم لێ کوژاوە لە سیارەشکەمدا ئەو جە ڕاوەستم. سیارەکەی خۆمە من زەختم زۆر لێ کرد. ئەو ڕۆژی لەگەڵ چەند برادەرەکەم کۆبوونەوەکمان هەبوو کۆبووینەوە لە هەولێر کۆبووینەوە هەندێک سەرکێش و شتیوامان ئەنجامدا زەختم زۆر لە سیارەکەم کرد.
دووسێ کەسیش لێ پێیان گوتیان سیارەکە دو ئاوی لێدەی لە بنەوە گوێم پێ نەدا هەر زەختم لێ کرد هەتا سیارەکەم کوژا و سیارەکەم لێ تێکچوو. شۆفێری تەنها لێخوڕین نیە بەڵکو و لایەنی میکانێکی زۆر گرنگە بە تایبەت مەرجی تونند و تۆڵی لە ئۆتۆمبیلدا زۆر پێویستە و لە مردن و برینداربوون و کەم ئەندامبوون ڕزگارت دەکات لە کاتێکدا زۆرێک لە شۆفێران تەنها گرنگی بە لێخوڕین دەدەن بێئاگان لەوەی شێوازی لێخوڕین و مەرجی سەلامەتی و تونند و تۆڵی چەند گرنگن لە پاراستنی شۆفێر و سەرنشینەکان. لە ترافیک دەمانێت بزانین کەم تەرخەمی شۆفێر لە پشتگوێ خستنی لایەنی میکانیکی و شارەزایی لە چۆنێتی پشکنینی ئۆتۆمبیل چەند مەترسی لار لێخوڕین و شۆفێری دروست دەکات. ترافیک لەگەڵ شۆفێرێک دەچێتە شوێنێکی پشکنینی ئۆتۆمبیل دەمانوێت بزانین ئەو کەم تەرخەمی و هەڵانە چین کە دەبێتە هۆی شکست بۆ ئۆتۆمبیلەکەمان و دواتر دەبێتە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ کە زۆر جار بزوێنەری ئۆتۆمبیلەکان بۆ هۆیەوە دەوەستێت. باشترەوەیە مەشینەی بشوێەوە دوایەوە ڕوونەکەی بگۆڕیەوە حتا هەرچی پیسایی ڕوونی کەونە و ڕوونی خراپی تێدا مابی هەمووی دابگرێتە خوارێ. ڕوونی گێر بەخۆی بابەتی خەلیجی با بڵێن سیارەکانی خەلیجی لە 40,000 کیلومتر دەگۆدرێت. ئەستا تۆ 5,000 کیلومتر دەبێت چێک بکرێت. کێشەی زۆری سیارەکان ستا بەعام گڵۆپی ئۆیل پۆمپ پێ دەبی وەکو ئەو سارایی برادری تازەی نێتی لەبەر ڕوونی خراپ پیسایی تێدا نەوی ناو مەکینە ناشوێرێت. ڕوونی خراپ وەکو شەحمی دروست دەکەنە ناو مەکینە دەکرێت بزوێنەکە هەمووی دەگیرێت ڕوونەکە بەرز نابیتەوە یەک قورسیان تێکرێت یە ڕوونەکە بێ مواسەفاتە یەک گڵۆبی عقلی پێ بووە لەبەرەوە بنزین خراپی تێکردەوە دەبێت دەرمانی تێ بکرێت خاوێن بکرێت. ڕوونی گێری چێک دەکەینەوە لە بۆی ڕوونی گێری 50,000 ڕۆژکۆت سەری دەبێت فەحز بکرێت و بگۆڕێت. بەڕێزا تووە ڕوونەکەی لە بۆ فەحزکەین چاوری ڕوون قەت بەدەستی فەحز ناکرێت. چێکی ڕوون هەموو بەیانیان دەبێت پێشەوەی سلفی لێدەی ڕوونەکەی فەحز دەکەی هەفتەی جارێک کەمترین شت دەبینی کە قیاسی تەواوە بینی ئەو نقطە 1 لیتری تێدایە کە لەوە نەقز بوو زۆر نەقزبی خراپترە زیانی هەیە لەسەر مەکینە لۆ فەحسی قووەتی ڕوونەکەی بەدەستی نابی دەبێ بە جیهاز فەحز بکرێت. لێرە کە داتنا ئۆن تێستی دەکەی لەسەر گازۆلین لەبەرەوە سیارەی بنزینە ئەوەی فەحز دەکەی دەبینی قووەتی یەکسەر کەس کرد دەداتێ یان ڕوونەکە بێ عەیبە. ڕوونی برێک دەین ڕوونی برێک دەبێ بە قیاس بی قەت بێ قیاس نابێ ئەوش وەکو سیارەیە دۆت سێ دەبێت ئەو قیاسە ڕوونی برێک بی کە دەیەوە چێکیکەی بۆ جیازەی لێرە دۆت سێدا دەگرین لێرە فەحسی دەکەین ئەو حەساس ئەو چاوانەی لێرە دادنین کە ڕوونی برێکشی 1.5 قوتی مایە جارێ نەگەیشتوەتە چار کە بگاتە چار دەبێ بگۆدرێ بە عام ڕوونی برێک 200 جارێ دەبێ بگۆدرێ. ئەوە ئای ماسحا ئای ماسحا دەرمانی خۆیە دەبێت تێ بکرێ نەک ئاوی احتیاجی ئاوی احتیاجی ئەو چاوانەی دەگرێ دەبێ ئای خۆی دانەی ئاوی شینە یەن حەبەیە کەپسولە تێ دەکەیەوە ماوەی جارێ دەگۆڕێ. ئەنتیفریز دەبی ئەنتیفریزێکی تایبەتی خۆی بی مەثەڵەن لێرە نووسراک کۆڵێن ڕەنگیشی چی ئەو ڕەنگە بێ ئەگەر نەقسی کردووە ئەگەر نا دەبێت کامل بگۆدرێ. ئەنتیفریزێکی بە مواسەفاتی ئەو سیارەیە دادنرێت G12 G11 G13 بەو بوارەی. هەموو ڕوونگۆڕینێک جارێک یان ماوەی جارێ بە خۆت خاوێنەکەی وەکو سی بە شەرەوە ئەو سی سیارەیە بێ وەک بە کاملی خاوێن بکرێتەوە 15,000 کیلومتر جارێ ئەوە فڕە دەدرێ یەکی نوێ دادنرێت.
سارەدانی بەیانیان کاڵ دەستی لە خەو دەبێ کامل چێکیکەی وەکو چایەدا نەبەزیوە ئەنتیفرێزی کەمی نەکردووە ڕوونی مەکینەی کەم نەکردووە ڕوونی مەکینە کەم کە زیان دەگەینێتە مەشینەی دەبێ ئەوانە هەمووی چێک بکرێ ئاوی مەشینە ئاوی ڕادێتە ئاوی ماسحا لەگەڵ ڕوونی مەشینە لەگەڵ ڕوونی گێر لەگەڵ تایە ئەگەر هەموو ڕۆژ یەکی پێی ناکرێت توانێت هەفتەی جارێک ئەقلشی دەبێ فاسی بکاتەوە ئەو شتانە گرنگە لە بۆ گۆڕینی ڕوونی گێر بە تۆرباینەوە ئەو دوو سۆندەیە دانەیەکیان بۆ ڕادێتەر دەڕوە دانەیەکیان بۆ تۆرباین حتا ئەو سیارە بە کاملی ڕوونی گێرەکەی بگۆدرێ ئەو سیارەی 7 لتری دەخوا 7 لتر دادنین لێرە ئەوزە بە جیازەکەەوە پاڵدەنین ئەو سۆندانە کامل یەکێکیان هی فلاشە کە ناوی گێرەکەی دەشۆن بتمان بەوەی یەکێکیانش سەحبی دەکات لە تۆرباینەوە یەکێکیانش دەفع دەکا بۆ تۆرباین زۆربەی سیارە ئەمریکی کە فێر بوومانە لەسەر قەپاقی دەنووسێ بەڵام مودێل نوێیەکان ئە لێرە دەنووسێ لێرە مەتا ئەو سیارە مستەر بۆشی نووسراوە ئینجن ئۆیل SAE 0W20 دەبێت ئەو قیاسە تایبەت تێکەی کە ئەو قیاسەیە قیاسی غەڵەتی تێ بکرێ دەنگی مەکینە ناخۆش دەبێت وەرەزە سیارێتەوە بوو چێکرا یەکەمیان ڕوونی و فلتەری گۆڕا دوو ئاوی ڕادێتەری چێکمان کردەوە ڕوونی برێکشی کێشەی نێتەوە بەڵام ئاگادای ڕوونی گێرت بە لە 5,000 تر کە چوویە سەری دەبێت چێکیکەوە دەچینە هاتوچۆی هەولێر و ئەفسەرێکی هاتوچۆ دەبینین پرسیاری بنەماکان و چۆنێتی لێخڕین و بەکارهێنانی ڕێگای لێ دەکەین ئەو هۆکارانە چییە کە هەرێمەکەی ئێمە جیا کاتەوە لە وڵاتانی تر بۆ بایەخ و گرنگی ئەوەی شۆڤێری چێ لە وڵاتی ئێمەیە هەمومان باش زانین ئێمە گواستنەوەی گشتیمان هەیە لە هەر شوێن و ڕێگەیەک دەست بەرز بکەیتەوە لە ماوەی دوو خولەکە تەکسیەک لە بەردەم تاوەستێت بەڵام ئەمە بۆ مانایە ناگا کە بڵێن ئەو واتایە نابەخشێت ئەمە گواستنەوەی گشتیە ئێمە لە هەرێمێکین تا ئێستا نەشەمەندە نەفەرمان هەیە نەتراممان هەیە جۆرەکانی گواستنەوەی بە کۆمەڵمان هەیە لەبەرەوە کۆبینی قەرەواڵەخی و جەنجاڵیەک لە شەقامەکانی ئێمە بەدیەکرێت و خاڵێکی تیش کە زۆر گرنگاوێ لە پێش چاوی بگرین هەمیشە بێ بزانین گرفتی هاتوچۆ گرفتێکی لۆکاڵیە گرفتێکی جیهانیە چونکە ئێستا ڕۆژانە 3,000 هاوڵاتی لە سەرتاسەری جیهانە بە ڕووداوی هاتوچۆ گیان لە دەزەدەن وەکو هەمووشمان نەزانین ئامارەکانی 5 ساڵ لەمەوە پێش باسی لەوە کرد کە ملیۆنێک و 200,000 کەس لە سەرتەساری جیهانە ساڵانە گیان لە دەزەدەن و 20 ملیۆن خەڵک کە نەفتی سەر جێگا بێ و کەمەندامە بێ و ئێمە هەر وەکو هەرێمی کوردستانیش بە دەرنین لەو قوربانیدانە هەندێک جار گەیشتوتەوەی کابینم لە میدیاکان باسیەکەن بە تیرۆری سپی ناوێ بن بەڕاستی تیرۆری سپیە بەڵام ئەکرێ ئێمە بەری لێ بگرین ئەکرێ کەمی بکەینەوە ڕێژەکەی ئەبێ خۆپارێزی بکەین ئەمە لە کێوە دەست پێیەکە ئەوە لە باخچەی ساوایانەوە دەست پێیەکە هەتاکو خوێندنی باڵا دەست پێیەکە هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان کە دەزەگرێ بەو سوکانەوە پێویستە وەکو شۆڤێرێک یەکەم خاڵی چوونە ناو ئۆتۆمبیلەکەی هەست بە بەرپرسیارەتی بکە بەرپرسیارەتی بەرامبەر بەخۆی بەرامبەر بەوانی کە لەگەڵی سەرەکەون لە ئۆتۆمبیلەکەیە ئەوانشی کە لە بەرامبەر مامەڵی لەگەڵەکەن هەندێک لە گرفت لە ئۆتۆمبیلەکەیە هەندێک گرفت لە شەقامە لە ڕێگاوبانەکەیە گرفتی سەرەکی لە شۆفێرەکەیە کە شۆفێرەکە ئەگەر پابند بێت دوور بکەوێتەوە لە کوهول دوورکەوێتەوە لە مۆبایل بەکارهێنان دوور بکەوێتەوە لە جەنجاڵی و دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی سەرچڵی و لاساری ئۆتۆمبیلەکان بە دڵنیایی شۆفێرێکی کارامەی لێ دەرەچێت بەڵام کاتی هەموو ئەو هۆکارانی کە باسم کرد بەکاری هێنێت ئەبێتە ڕێگر لە بەردەم شۆفێرێکی کاراممان دەست بکەوێت لە زۆربەی شوێنەکانیش باسم لەوە کردووە وەکو مین هەڵگرتنەوە وایە ئەگەر نتوانی وەکو خۆی بەکاری بێنی زۆر یەک جارە ینی زەرر و زیانی هەم ماڵی هەم گیانی بەڵام ئەگەر بتوانانی ئەو تەکنۆلۆژیایە بۆ ئەوی کە دروست کراوە سوودی لێ ببینی ئەتوانی بە باشترین شێوە بەکاری بێنی لە ڕووی میکانیکیەوە من نامەوێت قسەی لەسەر بکەم بەڵام گرنگترین شت لە وڵاتی ئێمە ئارامگرتنی شۆڤێرەکانە پابندبوونە بە هێماکانی هاتوچۆ
چکە کاتێک لە شەقامێک تێپەڕی هێمای هاتوو چۆ پێ دەڵێ ئەو ناوچەیە داخراوە تۆ سەرکێشی بە خۆت و بە ئۆتۆمبیلەکە دەکەی ئەچیتە ئەو ناوچەیەوە بەبێ ئەوەی ڕەچاوی لایەنەکانی تر بکەی کە دێن داخلی ئەو چاڕێیانە بن ئەو کاتە تێگەی چ کار ساتێکت قەومانەوە. چۆن بزانین ئۆتۆمبیلەکەمان کێشەی هەیە. ترافیک شارەزایەکی بەشی ئەلکترۆنیات و کارەبایی ئۆتۆمبیل دەدوێنێت. ئەو ئەندازیارە ئەو هێما و ئاماژە و دەنگانەشی دەکاتەوە کە لە ناو نەخشەی گێچی ئۆتۆمبیلەکان نەخشێنراون و دانراون. هۆشداریش دەدات لاگەریدا یرسانی ئەو هێمایانە و پژیە خستنی ئەوە مەترسی بۆ سەر شۆفێر و ئۆتۆمبیلەکە زیاتر دەبێت. چونکە مرۆڤ خۆی هۆکارێکە بۆ وەرگەڕان و پێکدەدان لە ئەنجامی ئەو گوێڕێیان لەبوونە بەڕێنمایی و ئاگاداریەکان. بەخۆی لەبەرەوەی سیارە بەردەوام لە جوولەیە هەر شتێکیش بوو جوولێ مەعرەزە خەلەلی بکەویتێ لۆیە پێویستە هەر شوفێرێک ئاگداری سیارەکەی خۆی بی بە سێچار جۆر دەتوانی ئاگای لێبی. یەک لەوانە بەو داشبۆردەی لە پێشیتی بزانی هیچ فۆڵتەک هەیە گڵۆپەک پێ بووە ئەگەر گڵۆپەک پێ بوو ئەکید ئەو گڵۆپە تەنبیهە لە بۆی کە شتێک هەیە لە سیارەکە. حاڵەتی دووەم کە دەتوانی متابعی بکە بە جێلێبوون مەسەلەن دەنگێکی غێر تەبیعی دەنگێک هەیە لە سیارەکەی دێ پێشتر نەی بووە لە ڕێی جێوە دەزانیتن خەلەلێک لە سیارەکەی پەیدا بووە ینی ڕێگای یەکەم داشبۆردەکەی بەرامبەریتی ڕێگای دووەم بە جێلێبوونە ڕێگای سێم بە تەماشاکردنی دەوروبەری سیارەکەی دی بۆ نمونە تایەکانی لە ڕێی تەماشاکردی نەزانی ئایا تایەکانی کاتی هاتیە بگۆڕدرێ پێویستی بە گۆڕین هەیە یاخود هەر کێشەی نییە. زۆر جار کێشەکە لە شتێکی بچووک دەست پێ دەکە ینی ئەتەڵەکە گچکەیە لە سیارەکەی بەس لەبەر ئێهمالکردنی شوفێر شتیدی لە دوای دێ بۆ نمونە ئەو سیاراتی تازە هەمووی سیستەمەکی لە بۆ دانای کاتی کە پێویستی بە ڕوونگۆڕینە سیارەکە دەنووسی change oil do یعنی دەڵێ ڕوونەکەی بگۆڕە یعنی ئەگەر هەر ئێهمالی کرد هەر ئێهمالی کرد ئەتو ڕوونەگۆڕین یاخود ڕوونی خراپ تێکردن نەتیجەی ئاخیری مەچینەکەی لە دەست دەدا کەواتە شتەکە زۆر بەسیتە کە ئەهمالکرا گەورە دەبی لێ پێویستە شوفێر ئینتیباهی تەرکیزی لەسەر سیارەکەی هەبی ڕۆژانە تەماشا بکە بزانی هیچ گۆڕانکارێک لە سیارەکەی بووە ڕۆژانە بۆنیتی بکاتەوە تەماشایکی ئاوەشتانە بکە ئینتیباهی لە سەرگێچەکانی مەسەرەن گێچی حەماوەی زۆر زەروریە زۆر جارگێتی حەماوەی کابرا ئاگای لێ نەبووە مەچینەکە سوتایە لەبەرەوەی ئاگای لێ نەبووە لە جێکی قەترەك ئاوی لێچوو ئەو قەترە زیادی کردی ئەخیری مەچینەکەی سوتایە کەواتە ئاگاداربوونی سایەق خاصەتەن لەو شتانی کە لە بەرامبەریتی ئاگاداربوونی لەو شتانە زۆر پێویستە. بەگشتی ئەهمالکردنی سیارەی خراپە لەبەرەوەی ڕەنگە لە ڕێی تایەکانی کە ئاگاداری نەبووە نەی گۆڕیە ڕەنگە سیارەکە وەربگەڕێ تووشی کەمترین جادەکە تۆزەك خلیسکبی تۆزەك ڕوونی لەسەر ڕژاوی تایەکەش خراپە خلاص بووە مەعرەز ئەو سیارە بخزی وەربگەڕێ کەواتە ئاگادار نەبوون لە سیارەی ڕەنگە کێشەی گەورەتری لێ پەیدا بی کە سەلامەتی شوفێرەکە و سەرنشینەکانی لێ بکەیت. ڕێگا مافی هەمووان و نابێت هیچ کات سنووری شۆفێران و هاوڵاتیان ببەزێنین چونکە هەر هەڵەیەک و بەزاندنی هەر سنوورێک ئەو پێچەوانەی یاسایە و ڕێنمایەکانە و بۆ هۆێش ڕووداوی گەورە دروست دەبێت. بەکارهێنانی شەقامەکانۆکەوەی کە هەیە و بۆی دیاری کراوە ئەبێ بەو شێوەیە بەکاربێ هەر شۆڤێرێک گرنگە زۆر بایەق بە هێمای ئاماژەکردن بدات کاتێک لە شەقامێ ئەوێ لە ئاراستەیەک بچێتە ئاراستەیەکی تر یاخود ئەو لاینە بگوازێتەوە بۆ لاینێکی تر بە پێی ڕێژەی خێرایەکەی پێویستە زۆر دووشت هەیە لە بەرچاوی بگرێ یەک
پێش و دوای خۆی لە بەرچاو بگرێ چونکە هەموو ئۆتۆمبیلێک ئەبینی ئاوێنەی پێوەیە لە ڕێگەی ئاوێنەکانەوە هەمتوانێت دوای خۆی دیاری بکە و پێشەوەشی لە پێش چاوێتی بەدەر لەوە بەکارهێنانی ئەو هێمای ئاماژەکردنەیە کاتێک ئۆتۆمبیلێک ڕاستە و خۆ دەرەچێت ئەبێ هەموو کاتێ بزانێت کارەساتێکی لێ قەوم بێت چونکە ئەوەی دوای ئەو بە ئاگا نییە لە ڕێگەی چیەوە لە ڕێگای ئەو هێمای هاتوچۆ یا لە ڕێگای ئەو هێمای ئاماژە پێکردنەوە کە ئیشارە دێتێ بۆ لای ڕاست یا بۆ لای چەپ بڕوە دیاریەکە یا ئەوەی دواوی خۆی تێگەێنێ کەوێ بۆ ئاراستەیە بڕوات. دیارە من لێرەدا باسی مەسلەیەکی زۆر هەستیارەکەم کە پەیوەنددارە بە ژیانی سەردەم هاوڵاتیانەوە چ شوفێر بێت چ پیادەڕۆ بێت. دیارە ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر برای شوفێر هەیە و مۆڵەتی لێخوڕینیان وەرگرتووە ئەرکێکی قورسیان کەوتۆتە ئەستۆ و لەسەر ئەستۆیە بۆ پاراستنی ژیانی سەردەم هاوڵاتیان و هەتاکو پاراستنی ژیانی خۆیان کە بەڕاستی بەداخەوە یعنی زۆر جار کە ڕووداوی دڵتەزێنە بێ کە گەرگۆشەکانمان خوێنیان لەسەر شەقامەکان دەڕژێ هۆکاری سەرپێچیە هۆکاری بڕیاری هەڵەیە کە برای شوفێر ئەیدا یاخو ئەوانەی کە بەلاقەکانیان شەقامەکان بەکاردێن. ئەگەر من وەکو شوفێرێک مەوێ بەڕێکوپێکی مامەلە بە ئۆتۆمبیلەکەم کەم تەبعاً لە پێش هەموو شتێکە فاسی ڕۆن و ئاوی ئۆتۆمبیلەکە دەکەم دوای ئەوەی کە فاسی ڕۆن و ئاوی ئۆتۆمبیلەکەم کرد دێم بە چواردەوری ئۆتۆمبیلەکەدا دەگەڕێم بە چواردەوری ئۆتۆمبیلەکە تا دەگەڕێم بەم شێوەیە بزانم هیچ شتێکی غەریب لە پێش و لە دوای ئۆتۆمبیلەکەمەوە نییە. ئەگەر تاکید بووم و دڵنیا بووم لەوەی کە هیچ شتێکی غەریب لە پێش و دوای ئۆتۆمبیلەکە نییە و هەروەها سەیری ژێر ئۆتۆمبیلەکە دەکەم بزانم هیچ شتێکی غەریبی لە ژێران نییە ئەو وەختە ئەنجا من سواری ئۆتۆمبیلەکە دەبم. دیارە ئەم خۆشکە بەڕێزە شوفێرە بە تەبیعەتی حاڵ ئەبێ ئێستا کە دانیش لە ناو ئۆتۆمبیلەکە ئاوێنەکەی ڕێک بخە کە ئاوێنەکەی ڕێکخست وەکو خۆی ئەنجا پشتێنی ئەمانە بەستێتەوە. کە پشتێنی ئەمانی بەستەوە دڵنیا بوو کە لە بەردەمی چۆڵە وردە وردە جۆڵە بە ئۆتۆمبیلەکەی دەکا وردە وردە جۆڵە بە ئۆتۆمبیلەکەی دەکا دیارە شوفێر ئەبێ بزانێت چۆن ڕێگە بەکاردێنی. ئێمە نامەوێ یعنی تۆ لێ بخڕی من ئەمەوێ بزانی چۆن شەقام بەکاردێنی. ئێستا ئەم شەقامی کە ئێستا بەرامبەرمانە ئەمە سێ سایدە بۆیە من داوا لە ئەندازەی هاتوچۆکەم هێڵکاری تەواو لە هەموو شەقامەکان بکە چونکە ئەم هێڵکاریە کاریگەری لەسەر تۆ بەجێ دێڕێ. بۆهۆی ئەم هێڵکاریەوە تۆ دەتوانی ڕێڕەوی خۆت دیاری بکەیت. لە کاتێکە کە ئەتەوێ ڕێڕەوی خۆت لا بدەی ئەبێ سواریەکە داگیرسێنی و ئاماژە بە ئیشارەتی هاتوچۆ بکەیت. ئیشارەتی هاتوچۆ لە ئۆتۆمبیلەکەتە زۆر گرنگە کە بەپێی ئەو ئیشارەتی هاتوچۆی تۆ دەتوانی لای چەپ و ڕاستی خۆت بکەیت. بە تایبەتیش کە ئەگەیتە لای جەزیرە وەسەطیەک بۆ لادانێک بە هەر لایەکا بێ زۆر گرنگە ئەو ئیشاراتی هاتوچۆیەت هەبێ. لێخوڕینی خراپ بۆ خنکانی هاتوچۆ زۆر زەحمەتە. خنکانی هاتوچۆ هۆکارێکە بۆ ئەوەی کە ڕێ لە ئیسعاف بگری ڕێ لە سیارەی فریاکەوتن بگری ڕێ لە نەخۆش بگری و هەروەها ڕێ لەو بوتەخۆرانە بگری کە بانیان دەچن بۆ سەرکارەکانی خۆیان و بێجگە لەوەش تۆ ئەبیتە هۆکارێک بۆ خنکانی هاتوو و پێکدادان. من شوفێرێکم دەوێت بزانێت چۆن شەقامەکان بەکاردێنێ. مەسەلەی لێخوڕینی ئۆتۆمبیل ئاسایی احتیمالە هەر کەسێک سواری ئۆتۆمبیلەکە دەبێ سەیری کە ئێستا ئەوە هەڵێ ئەو دەرتونەی ئەم براشفێری کە ئێستا دەرتوو هەڵێ ئەبێ چاوەڕوانی خاڕیبوونی جادەکەی بکردایە ئەو وەختە ئەنجا ئەوە بیتوانایە
دەرچێت و ئەو لە فەرع دەرچوو تۆ داعشەقامی سەرەکیت. بە گوێرەی ئامارە جیهانیەکان ساڵانە 1,200,000 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدەن، نزیکەی 20 ملیۆن کەس کەم ئەمدان دەبن. بەپێی ئاماری بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستانیش لە ماوەی دەمانگی ساڵی 2019 3765 ڕوودا و لە سەرتاسەری هەرێمی کوردستان تۆمار کراون کە لەو ڕووداوانەش 489 کەس گیانیان لەدەستداوە. لە ماوەی ساڵی 2019 لە هەرێمی کوردستان زیاتر لە 2 ملیۆن سەرپێچی تۆمار کراون، نزیکەی 40,000 سەرپێچی بەهۆی پابەند نەبوون بە پشتێنی دڵنیایی سزادراون. سزادانی 16,000 ئۆتۆمبیل کە بە شێوەی هەڵە و بێ ئاماژەدان مانۆڕی سوڕانەوەیان ئەنجام داوە. زیاتر لە 20,000 سەرپێچی بەهۆی نەبوونی مەرجی تند و تۆڵی لە ئۆتۆمبیلەکاندا تۆمار کراوە.